ئێمە سێ یاداشتمانێ یاداشێک بۆ حکوومەت هێرێمی کوردستان بۆ ئەوەی ڕۆژی سێشەمە کە ڕۆژێکی پیرۆزە و 22 مانگەکات 21 ساڵ بەسەر بڕیارەکەی پەرلەمانە دەرەچێت ئەو یاداشتە تەقدیمی حکوومەت بکەین و بۆ مەجلیسی نەواب ئەندامانمان لە مەجلیسی نەواب لەسەر جە فراکسیۆنەکان جێی تەقدیر و ڕێزن لە پارێزگای هەڵەبجە لای برادرانی هەڵەبجە لای ئیدارەی هەڵەبجە بە هەموو خلافێکی فکری و جیاوازێکی ئایدیای خۆیانەوە لەسەر قەزەی بە پارێزگابوونی هەڵەبجە لەسەر قەزەی ئەو زەرمەندەی کە هەڵەبجەیەکان لە ئەنجامی چیمیاباران تووشی بوون هەمویان متفقن چکە خۆتان دەزانن هەڵەبجە لەبەر خوێنی شەیدانی چیمیاباران و کەسوکاری چیمیاباران و مناڵانی ون بوو بۆ بە پارێزگا بۆیە بەڕاستی ئەوان زۆر وەکو ئەندامانی فراکسیۆنی سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان لە بەخا چۆن کەیسی خەمی نیشتیمانیان کردوتە کۆڵ ئەوە کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجەیان کردوتە کۆڵ ئێمە پەیجیەکیشمان یا با بڵین پاشێژیشمان یا با بڵین یاداشیشمان بۆ ئەو بەڕێزانە هەیە کە ئەوانەی خەڵکی هەڵەبجەن بە پلەی یەکەم و خەڵکی شارەزورن و خەڵکی منتیقەکەن بۆ ئەوەی ئەم دەنگەی ئێمە بگەێنن بەچێ لە مەجلیسی نەوابە بە هاو فراکسیۆنەکانیان لە فراکسیۆنی کردە ئاشورە تورکمانە سونەیە شیعەیە بێلایەنە لۆبیەک بۆ قەزەی بە پارێزگابوونی هەڵەبجە دروست بکەن واتە ئێمە سێ یاداشمانەیە یاداشتی سێمیان بریتیە لەوەی ئەگەر حکوومەتی هەرێم واگەر ئێمە بمانوێ هەڵەبجە لە چەپەکیەت هەڵەبجە لەو دوورە پەرێزیە و هەلی کاری بۆ بڕەخسێن و لەو دوورە پەرێزیە بە دووری خەین پێویستیمان بەوە هەیە هەڵەبجە بازاچەی سازانی بۆ بکرێتەوە خۆتازان بازاچەی سازان یەکێک دەبێت لە کارە چاکەکان کە دەیان و سەدان و مبالغە ناکەین ئەگەر برین بە هەزاران خێزانی هەڵەبجە شارەزوو لەورامان مستەفی دەبێلی ئەم سێ یاداشتە لە ڕۆژی 22 مانگ سێشەمەی داهاتوو لە هۆڵی مۆنیمنت لە سەعات 10 سەر لە بەیانی لە مؤتەمەرێکی سەحافی بە حوزوری بەڕێستان پێشکەش بە حکوومەت هێرێمی کوردستان پێشکەش بە برادرانی سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان لە مەجلیسی نەوابی عێراقیەکەین